ئەمڕۆ 25 ئەیلولە ڕۆژی جیهانی پزیشکانی دەرمانسازان و دەرمانسازانە بە شێوازێکی گشتی لێرەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو دەرمانسازانی جیهان و کوردستانەکەین بەبێ جیاوازی ئەمە لەم تەوەرەیە باز لە ڕۆڵ و ئەرکی پزیشکانی دەرمانساز بکەم لە نێو دەرمانخانەکانە با بزانین ئەوان لە نێو ئەو دەرمانخانانەیە چه ئەرکێکیان هەیە چۆن بتوانن هاوکاری هاوڵاتیان بکەن هاوکاری نەخۆشەکان بکەن چەندە گرنگە نەخۆش لە کاتێکا کە سەردانی دەرمانخانەیەکی لەم شێوازە کات هەموو ئەو زانیاریانی کە لەسەر ئەو دەرمانە گرنگ بێت بۆ ئەو نەخۆشە لەلایەن پزیشکانی دەرمانسازانەوە پێیان بدرێت باز لە هەندێک حاڵەتیش ئەکەین بە تایبەتر هەڵگرتنی دەرمان کە ڕەنگە زۆر کات لە نێو ماڵەکانی خۆمانە هەر یەکەمان کۆمەڵک دەرمان هەبوو بێت لە نێو ماڵەکانمانە بۆ ئەوەی کە بزانین بە شێوازێکی زۆر باش ئەم دەرمانانە هەڵگرین لە چ پلەگەرمەیەکی گونجاوە بێت ئەمانە و کۆمەڵک پرسیاری تر ئاراستەی یەکێک لە پزیشکانی ئەم دەرمانخانەیەکەم ئەویش دکتۆر ئەحمەد یوسفە کە خۆی لەناو یەکێک لە دەرمانخانەکانە ڕۆژانە یارمەتی هاوڵاتیان و نەخۆشەکانەکە بێجیاوازی دکتۆر سڵاو لێ بێم کاتەوە باش سڵاو لە ئێوە و هەموو بینەرانی کورسات هەموو کاتێکی ئێوە باشتر زۆر سپاس بۆ تۆ سەرەتامێ پیرۆزبایی ئەم ڕۆژەتان لێ بکەم لە تۆ لە هاوڕێکانە لێرە تۆ چ پامێکت هەیە زۆر سپاس دەکەم منیش پیرۆزبایی لە هەموو هاوڕێیان هەموو پزیشکانی دەرمانسازەکەم بۆ ئەم ڕۆژە زۆر باشە بگمان دکتۆر هەر ڕۆژێکی جیهانی کەدا بنرێت ئامانجێکی خۆی هەیە پێم بڵێ ڕۆژی جیهانی دەرمانسازان لە کێکەوە دانراوە هەر ساڵە و بگومان ئەم ڕۆژانە بە دروشمێکی جیاواز یادەکرێتەوە ئەم ساڵ بە چه دروشمێک ئەم یادە بەرز دراگیرەوە ڕۆژی جیهانی پزیشکانی دەرمانساز لە ساڵی 2009 بڵێن دانراوە ڕێکخرای FIP فیدراسیۆنی نێودەوڵەتی دەرمانسازی قەراریان لەسەر 25 نوێیاوە هەموو ساڵێک لەم ڕۆژەیە یادی پزیشکانی دەرمانساز دەکرێتەوە باشە دروشمی ئەم ساڵیان چییە ئەگەر تۆ زانیاری هەبێ لەسەر دروشمی ئەم ساڵ ئەوەیە کە هەمیشە نەخۆش متمانی هەبێت بە ئەو لایەنەی کە چارەسەریەکایتر ئەم لایەنە پزیشکی دەرمانسازە یاخود پزیشکێکی مختەسە چونکە ئەمە لە لای ئەوان وایە کە وەڵامدانەیەکی ئەرێنی دروست دەکات بۆ وەرگرتنی عیلاجەکان بۆ وەرگرتنی چارەسەرەکان زۆر باشە ئەو دروشمەی کە ئەم ساڵ بۆ نمونە یادەکەی پێ ئەکرێتەوە ئەویش دروستکردنی متمانەیە لە نێوان نەخۆش و بۆ نمونە ئەو دەرمانی کە بەکار ئەهێنرێ چەندە گرنگە ئێوە وەکو پزیشکانی دەرمانساز ئەو متمانەیە لە لای نەخۆش دروستکان هەروە ئەو ئەرکەی لەسەر شانی ئێوە بۆ دروستکردنی متمانە خۆی لە چیا بینێتەوە زۆر ڕاستە یعنی ئێستا ئەوەی کە زۆر گرنگە پزیشکی دەرمانساز چۆن متمانە دروستکە لە لای نەخۆش لە لای ئەو کەسانەی کە سەردانی دەرمانخانەکان ئەکەن ئەویش ئەوێ بە شێوازی تەعامولکردن و بە وەڵامدانەوەی پرسیارەکانی نەخۆش و گرنگ ئەوە نیە تۆ بۆ نمونە کە نەخۆش ڕوو لە دەرمانخانەکەات هەر دەرمانەکەی بیتێ و بەڕێ بکەیت گرنگەوەیە کە چۆن تەعاملی لەگەڵ بکەیت چۆن بۆی شەرح بکەیت چۆن دەرمانەکانی بیتێت چۆن بەکارەهێنرێت چۆن هەڵەگیرێت ئەمانە هەمووی متمانە دروست دەکات متمانەی پزیشکی دەرمانسازەکە لە لای نەخۆشەکە دروستەکە و بە پێچوانەشەوە زۆر باشە کەواتە ئەمە پرسیاریەوە لە تۆ بکەم دکتۆر چەندە گرنگە لە کاتێکا کە نەخۆشێک سەردانی دەرمانخانەکەی بەڕێستانەکات ئێوە هەموو ئەو زانیاریان ورد و درشتانی کە لەسەر ئەو دەرمانە گرنگ بێت کە نەخۆش بیزانێ ئێوە بە سنگێکی فراون و بەدڵێکی فراونەوە بە نەخۆشەکە یاڵە نەوەکو نەخۆشەکە ڕەنگە زۆر کات لە قەلەقیا بمێنێتەوە بڵێ خۆزگە پرسیاری ئەوم کردایە لە بیرم چووە ئەوەی کە لەسەر شانی ئێوەیە چێ لەو کاتانەیە بە دڵنیاییەوە کاتێک نەخۆش سەردانی دەرمانخانەکە وەکو وتمان ئەوەی کە زۆر گرنگە لەسەر پزیشکی دەرمانساز مستعید بێت بۆ جوابانەوەی هەموو پرسیارەکانی نەخۆشەکە چووکە بەڕاستی ینی ئەمە متمانەیەکی زۆری پزیشکەکە لە لای نەخۆشەکە دروست ئەبێ و لەسەر پزیشکی دەرمانسازەکەش واجبە کە ئەوەی کە پێویستە بۆ ئەم دەرمانەکە یا بە نەخۆشەکە هەموو شەرحێک هەموو چۆنێتی بەکارهێنانێک
بیاتە دەست نەخۆشەکە بە بێ ئەوە نێڵێت نەخۆشەکە بچێتە دەروی دەرمانخانەکە. زۆر باشە دکتۆر باکەمە قسە لەسەر ڕاچەتەی پزیشکە بەڕێزەکانیش بکەیت. چەندە گرنگە ئێوە لە کاتێکا کە نەخۆشیێک سەردانی لای بەڕێستانەکات ڕاچەتەی پێبێ ئێوە بە پێی ڕاچەتە دەرمان بن بە نەخۆشەکە نەوەکو نەخۆشەکە خۆی بێ لێرە بۆتان شی بکاتەوە کە چه ئازارێکی هەیە چ گرفتێکی هەیە ئێوە بە پێی ئازارێکی خۆتان دەرمانی بۆ بنووسن. بوونی ڕاچەتە چەندە گرنگە لای ئێوە؟ بوونی ڕاچەتە زۆر گرنگە ئەم شێوازی دەرمانخانەی ئێمە بۆ نمونە کە من تیا ئیش ئەەکەم لەگە کۆمەڵک هاوڕێی پزیشکی دەرمانسازمە پێوتێت دەرمانخانەی بایهاند لەم جۆرە دەرمانخانانە زیاتر نەخۆش خۆی یەت بۆ وەرگرتنی عیلاج بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ لای پزیشکی مختص. بەڵام ئەمە شێوازێکی تا چەند ڕاستە بۆ کۆمەڵێک یعنی بۆ نمونە ئەم کەسە تایشی بەسیتی هەیە یاخود شتێکی بەسیتی هەیە ئەتوانێت ڕوو لە دەرمانخانە بکات. هەنێشتی تر هەیە بۆ نمونە کە ئللا ئێمە ئەبێت لەسەر ڕاچەتەی دکتۆر سەرفی بکەین وە کە زیاتر لەم جۆرە دەرمانخانەی ئێمە کەمە ڕاچەتە ڕوومان تێ بکات چونکە ئێمە بینایەکی پزیشکی نین. ئەمە لە بینە پزیشکیەکانە زۆر گرنگە کە ئەو دەرمانسازە لەسەر ڕاچەتەی دکتۆرەکەی کە لەو بینایە موجودە دەرمانەکان سەرف بکەن. ئێوە ئەتوانن هەموو جۆرێکی دەرمان بەبێ بوونی ڕاچەتە بن بە هاوڵاتیان؟ بە دڵنیاییەوە نەخێر ئێمە لەم دەرمانخانەیە لەوانەیە بڵین لە 100 بۆ 85 دەرمانەکانی کە هەمانە ئللا لەسەر ڕاچەتەی دکتۆر ئەتوانین سەرفی بکەین و ڕاچەتەی دکتۆری شەرت نییە هەموو کات نەخۆشەکە پێی بێت لەوانەیە وەکو سایکلێک بسوڕێتەوە ینی یەک جار نەخۆشی بۆ نمونە دکتۆرێکی دڵ مەجموعەیەک دەرمان بۆ نەخۆشەکە ئەنووسێت ئەم مانگانە لەسەری ئەکڕێتەوە ینی شەرت نییە ینی ئەو جۆرە نەخۆشانە پیانەوتێ نەخۆشی کڕۆنیک ینی بە بەردەوامی لەسەر ئەو جۆرە دەرمانانن ئێمەش سەرفی ئەەکەین. هەنێ دەرمانی تر هەیە لە هەموو دقەیەکە و لە هەموو کاتێکە پێویستی بە ڕاچەتەیە ئێمە ئەو کاتە تەنها لەسەر ڕاچەتەکە سەرفیەکەین ڕاچەتەکە لە نەخۆشەکە وەرەگرین. زۆر باشە بەدەم قسەکانمان و بەدەم پرسیارەکانمانە بەشێک لە نێو دەرمانخانەکەش بگوێزینەوە بۆ ئێوەی هاوڵاتیان. جا دکتۆر ئەمە پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم هەڵگرتنی دەرمان چەندە گرنگە چونکە ڕەنگە زۆر کات ئێستا کە سەردانی دەرمانخانەیەکی لەم شێوازاکی ڕەنگە پلەگەرمیەکەی جیاواز بێ لە چاو پلەی گەرمی ماڵەکانی ئێمە یاخود لە چاو پلەی گەرمی ئەو شوێنەی کە ئێمە دەرمانمان تیاڵگرتووە گونجاوترین شوێن بۆ ئەوەی کە دەرمانی تیاڵگرین کوێیە؟ خۆی عادەتەن دەرمان هەر جۆرە دەرمانێک بێت ئەو دەرمانەکان کلاسیان هەیە جیا ئەکرێنەوە. هەنێ دەرمانمان هەیە بەس لە ناو ساردکەرەوەی هەڵەگیرێت هەنێ دەرمانی ترمان هەیە ئەبێ لە پلەی گەرمی ژوورە هەڵەگیرێت. کاتێک گەڵێن پلەی گەرمی ژوور یعنی لە 25 پلەی سیلێزی بۆ خوارەوە 25 پلەی سەدی بۆ خوارەوە. بۆیە ئێمە عادەتەن کە دەرمانەکان هێنینە ناو سەیدەلەکە ناو دەرمانخانەکەمانەوە دەرمانخانەکەمان هیچ کاتێک لە 25 پلەی سەدی بەرەوسەر نییە چونکە دەرمانەکان ئەبێ بۆ شێوازە هەڵبگیرێ. هەنێ دەرمانی ترمان هەیە وەکو هەنێ دەرزی و هەنێ قەترەی چاو ئەم شتان ئەم لە بینی 2 بۆ 8 ینی هەنێ قەترەی چاو و دەرزی و شاف و ئەمانە 2 بۆ 8 بۆیە پێویستە دایم لە ناو ساردکەرەوەی هەڵبگیرێ. زۆر باشە هەر دکتۆر لەگەڵ مابێ با باسێک لەوە بکەین بۆ نمونە ڕەنگە زۆر کەس هەبێ باسی ئەوە بکات ئەگەر ئازارێکی هەبێ ئەگەر گرفتێکی هەبێت بێوێت لە ماوەیەکی زۆر کەمە ئەو ئازاری نەمێنێ ئەو گرفتەی نەمێنێ بڵێ لەبری ئەوەی کە پزیشکە دەرمانسازەکە پێوتم ئەگەر شروع بێت بخوا بڵێ بۆ نمونە 5 سیسی بخۆرە بۆ مناڵێک بێ ئەم دە سیسیباتێ بۆی کە زووتر ئازارەکەی نەمێنێ زووتر باش بێ ئەم شێوازانە گونجاوە بەڕایتەوە بەم شێوازە دەرمان بەکار بهێنرێ. بە دڵنیاییەوە نەخێر هەمیشە نەخۆشە بێ گوێڕایەڵی پزیشکی مختص بەو مەجالە و هەروە پزیشکی دەرمانسازەکە بێ بەو لەیبڵی کە بووی دیاریەکات نابێت بە هیچ شێوازێک نەخۆش لە خۆیەوە بۆ نمونە دۆزی دەرمان زیایە کەم بکە چکامە بێتە هۆی زیان بۆ تەندروستی ئەو کەسە و مناڵەکان و هەموو کەسێک. باشە دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش ئەوەیە ڕەنگە زۆر کات بە تایبەتر ئێمە بۆ مناڵەکانمان چەند شتێک بەکاربێنین بۆ منە ئیتر ئێستا لە وەرزی پاییزین زۆر کات ئەو پەتاوەرزی
زیانەی کە لەم وەرزای ڕوبەڕۆی مناڵە بێتەوە ڕوبەڕۆی گەورە بێتەوە تۆ چەند جۆرێکی جیاواز لە شروع بۆ عیلاج و دەرمانت بۆ مناڵەکەت بەکارهێنابێ خود بۆ گەورەکە بەکارهێنابێ چەندە گرنگە هاوڵاتی کێت بۆ ئێرە پێتان بڵێت کە چ جۆرێک دەرمانی پێشتر بەکارهێناوە بەڵام ئەم سوودی لێ نەبینیەوە ئەگەر نەچوو بێت بۆ لای پزیشک هەروە لەگەڵ ئەوەشا هیچ دەرمانێک هەیە ئەگەر بێت و بەیەکەوە بخورێت کارلێکی خراپ دروستکات بێگومان کاتێک نەخۆش ڕوو ئەکاتە دەرمانخانە یا ڕوو ئەکاتە لای پزیشکێک ئەبێ هەر جۆرە دەرمانێک ینی هیستری ئەمە پێڵین هیستری ئەو نەخۆشە پێمان بڵێت زۆر باشتر ئەبێ بۆ ئێمە بۆی بزانین ئیسفادەی لە چی کردووە یاخود لەو کاتەیە لەوانەیە دەرمانی تری هەبێت و تۆ دەرمانی کەی بیتێ ئابزین ئەم دەرمانانە بەیەکەوە تەفاعولیان هەیە نیانە ئەوە زۆر گرنگە بۆیە هەمیشە گرنگە نەخۆش پێمان بڵێت کە چی بەکارهێناوە پێشتر وە لە ئێستاشا چ جۆرە دەرمانە بەکارهێنێ بۆیە ئێمە لەسەر ئەو ئەساسە دەرمانی بینێ زۆر باشە ئەوەی کە زۆر گرنگ بێت تۆ بە گرنگی بزانی لێرە بتێ بە هاوڵاتیانی بڵێ بۆن لە کاتی کڕینی دەرمانە لە کاتێکا کە سەردانی ئەم جۆرە دەرمانخانانەکەن ڕاچاوی چی بکەن چ شتێک زۆر گرنگە ینی کاتێک نەخۆش ئەچێتە دەرمانخانەوە ئەوەی کە زۆر گرنگە لەسەری شەرم نەکە ئێمە ئێستش ئەمە کرد حاڵەتێکی زۆر گرنگە ئێستش هەنێ نەخۆشمان هەیە بۆ نمونە شەرمەکە لەوەی کە هەیەی باسی بکات بۆ نمونە لەو نەخۆشی کە هەیەی ئایا نەخۆشیەکی پێستە تەنانەت نەک لە لای پزیشکی دەرمانساز لە لای پزیشکەکانی تریژ لە لای پزیشکێکی گشتی ئەم حاڵەتە ئەبێ بنەبڕ بکرێت چونکە بەڕاستی تۆ ئەگەر نەخۆشەکەی خوو بەتاڵاتی نەگەێنیتە لایانی بەرامبەر ئەیش بەتاڵاتی ناتوانێت چارەسەر بیاتێ باشە بۆ ئەم بابەتە کاتە ئێوە پێویستە زۆر کۆمەڵایەتی بن بەتایبەت لەگەڵ هاوڵاتیان کە سەردانی ئێوەکەن تا چەند گرنگە پزیشکانی دەرمانساز کۆمەڵایەتی بن بتوانن زۆر بە باشی گوێ لە ڕاو بۆ چوونی نەخۆشەکان بگرن گوێ لە گرفتەکانیان بگرن ڕەنگە زۆر کات نەخۆشیەکەوێ بە جۆرێک لە دەرمان حساسێتی هەبێت ئەمانە چەندە گرنگە ئێوە بیزانن ئەمە خۆی حاڵەتێکی زۆر گرنگە کە پزیشکی دەرمانساز هەر ئەوە نەبێت دەرمانەکە بات بە نەخۆشەکە و بەڕی بکات بتوانێت ینی بڵین قسەی لەگەڵا بکە بیدوێنێت ئەمە ڕاستە هەنێ نەخۆشمان هەیە شەرمەکە بەڵام ئەوە ئەکێتە سەر پزیشکی دەرمانساز کە چۆن ئەم نەخۆشە بدوێنێ بەڕاستی ئەمە یەکێک لە هەرە بەشە مهمەکانی ناو بەشی دەرمانسازی کۆمیونیکیشن سکیڵە ینی تۆ چۆن بتانی لایەنی بەرامبەر بدوێنی قسەی لەگەڵا بکەی وە چۆن بە جوانی تەعاملی لەگەڵا بکەی ئەویش ئەوەی کە هەیەی باسی بکات و دواتر گونجاوترین چارەسەری بۆ بەردەست بکرێ